بزانە خوای گەورە لە قورئاندا لە 7 طبقەی ئاسمانەوە بە مرۆڤ دەڵێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئێمە ڕێزمان لە ئینساننا، ڕێزمان لە بەنی ئادەمنا. یعنی بزانە خوای گەورە بەو خوایەتی خۆیەوە ڕێزی لە مرۆڤ ناوە، کەواتە ناکرێ ئینسانە خۆی پێ بچووک بی، ڕێز لە ئەندامەکانی لەشی خۆی نەنێ، چونکە ئینسان هەتا خۆی خۆش بوێ دەتوانی دەوروبەریشی خۆش بێ، کەسانی دەوروبەریشی خۆش بێ. گۆزە حەکیمێک دەڵێ چی؟ دەڵێ گۆزە هەر ئەوەی تێدا دەڕژێ کە تێیدایە. گۆزەی ناختان پڕکەن لە خۆشەویستی، لە محبەت، لە ئارامی، لەو شتانە ئەتو دەتوانی ئەو شتانە ببەخشی. بەڵام ئەگە پڕیکەی لە تیزاب دەبەخشیەوە. کەواتە ئەوەیە هەدەفی لە دروستبوونی ئینسان ئەوەیە کە ئێمە بتوانین هاوکاری ئەوکانی دیکە بکەین، هاوکاری با بڵێن زەوی ئاوەدام بکەینەوە. باش. ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەگەر تێبینی بکەین هەر بە سوودوەرگرتن لە ناوەکانی قورئان، مەسەلەن 2 سوورەتمان هەیە لە قورئاندا، سوورەت النەملمان هەیە، سوورەت النەحلمان هەیە. نەمل واتە مێرولە، ئەی نەحل واتە مێشنجین، وایە؟ باش. وەرە تەمەشا بکە تێبینی بکە ئیشی نەمل چییە؟ وەزیفەی نەمل چییە؟ مێرولە ئیشی چیە لە ژیان؟ ئیشی بریتە لە چی؟ لە کۆکردنەوەی زەخیرە یاخود خۆراک و خواردن و ئەو شتانە لە بۆ نانی بەیانی، ئەم با بڵێن نانی بەیانی، ئەم با بڵێن لۆ ساڵێکی ئایندەی. باشە واتە لە خەمی نانی بەیانیدایە. ئێستا بەعزە لە مرۆڤەکانمان هەن ئاوان هەر خەریکی کۆکردنەوەی سەروەت و سامان و ئەو شتانەوەی وایە بۆ ما بڵێن بۆ بەیانی، بۆ داهاتوو. باشە بەڵام ئەوە تەنها زیندووە، ناژی. ئەی باشە ژیان چییە؟ ژیان لە نەحلەوە فێر دەبین. نەحل ئیشی چیە؟ مێشنجین. مێشنجین ئیشی بریتە، وەزیفەی مێشنجین بریتە لە کۆکردنەوەی شیلەی ئەو چڵی گوڵ و هەمووان کۆ دەکاتەوە، دەیکاتە هەنگێشی زۆر جوان، ماوەنیە هەنجین، خوای گەورە لە قورئاندا بە شیفا ناوی هێنایە. ئێستا بەعزە لە مرۆڤەکانمان هەن ئەوان هەر خەریکی کۆکردنەوەی ئەو سەروەت و ئەم با بڵێن ئەو زانست و ئەو معریفەیە و ئەو شتانەیە هەمووان کۆ دەکاتەوە، دەیکاتە کتێبێکی ئاوا، من و تۆی خوێنەر سوودی لێ وەرەگرین. باشە ئەگەر چی ئەو شەخصە بەجەستەش لە ناومان نەبی، بەڵام بە وتەکانی بە نووسینەکانی لە ناومان دەژی. ئێستا پێغەمبەر دووری خوای لەسەر خۆ بە جەستە لە ناومان نییە، وایە؟ بەڵام ڕۆژانە کار بە کردەوەکانی، کار بە سونەتەکانی دەکەین، کەواتە لەگەڵمان دەژی. 4 پێشەواکەی ئیمام حەمبەلی و شافعی و ئەحمەدی مالیکی هیچیان ئەوانە بەجەستە لە ناومان نین، بەڵام بە کردارەکانیان بە گفتارەکانیان لەگەڵمان دەژین. کەواتە زۆر گرینگە ئەوە چمان پێ دەڵێ ئینسان تەنها زیندوو نەبی، بەڵکو دەبی بژی. یعنی مەسەلەن جیاوازی چییە لە نێوان کەسێک کە زیندووە کەسێک کە دەژی؟ ئەگەر ئەمنەوە پرسیارە ئاراستەی ئێوە بکەم، جیاوازی چییە لە نێوان کەسێک کە زیندووە کەسێک کە دەژی؟ چێ دەتوانێت وەڵام بداتەوە؟ بەڵێ مایکەکە بووە. کەسێک کە زیندووە کەسێک کە دەژی. با لە زیندوەکەی دەست پێ بکەم. کەسێک کە زیندووە با بڵێن ڕۆتینێکی هەیە، ڕۆژانە دووبارە دەبتەوە، هیچ شتێک نییە. با ئەمن ئێستا لە ناو هونەر دەخینم، ئەمن ئەگەر هەر لە ناو هونەر بم دەمرم. پێویستە ئیشەچکە هەبی، علمەچکە هەبی، شتێچکە هەبی، ئەم بتام خۆم پێ خەریکەم. ئێستا بۆ نمونە با بڵێن کەسێک مامۆستایە، مامۆستای زمانی ئینگلیزی با بڵێن، پێویست ناکە بەس دەرسی ئینگلیزی بلێتەوە، فێر بە، بخینەوە، بنووسە، ئەزمونکە. ژیان چییە؟ ئەزمونە. هەتا ئەزمونەکەی ئەتو ناتانی بژی. ئێستا کەسێک کە زیندووە با بڵێن لە جێکی ئیش دەکا، ڕۆتینی ژیانێک دووبارەیە، ئەوە کوبرێم لەناو ئەو مەجالەی زیاتر دەرنایە. بەزەگەت و مەسەلەن خۆت بە شتێچکە خەریکەی بخینیەوە، با بێنە دەرە لە خینەوەش بچی ئیشەچکە بکەی، معاملەی زیاتر بکەی، خەڵکی زیاتر دەناسی و هەم کوبرێم خەیاڵت فراوان دەبی، کە خەیاڵیش فراوان بوو مرۆڤەکە گەورە دەبی و سوود بە چاردەوری خۆی دەگەینی. کەسێک کە دەژی ئەوەیە کە خۆی ماندی دەکا، هەتە ماندی نەبی ناتانی بژی. ئەمن باپارەم هەبی، بەس کە ماندی نەبووم زۆر جار ئەوانەی دەوڵەمەندەکان کە زۆر پارەیان هەیە و هەموو دەمێ لە ماڵێنە بێزارن، ئەوانە لە ژیان زۆر بێزارن.
دەزانی لۆ چکە هیچ شتێک نییە بکەن هەموو شتێک بە حازری دێ مرۆڤ تام لەو شتێ وەرناگری ئەگە مادیبوونی پێوەنەکە مادیبوونەکەوە لێ دەکا بژی ڕاست زۆر باشە دەستەکان خۆشببی بزانم کەسێک کە زیندووە و کەسێکیش کە دەژی جیاوازیان چیە یعنی مەسەلەن پەرژیبی لە بەڕێستان ئاژەڵ تەنها دەخۆ و دەخواتەوە و دەخەوی و وە ماڵێکیشی هەیە بۆ شوێنێک بۆ نیشتە جێبوون وایە ئەوە تەنها زیندووە واتە پێداویستەکانی زیندوبوونی هەیە بەڵام ئایا دەژی نا ئەوەی کە مرۆڤ جیا دەکاتەوە لە ئاژەڵ ئەوەی کە مرۆڤ پێویستە بژی نەک تەنها زیندووبی یعنی مەسەلەن وەکو ئەوەی کە مێشنجینەکەی باسمان کرد خەریکی زانست و زانیاری و کۆکردنەوەی ئەو شتانەیە کەواتە ئەوە ژیان زۆر لە زیندوبوونێک گەورەترە کە ئێمەمانان تێگەیشتوین ژیان گەورەترە لە زیندوبوون ئەتوو دەکرێت بەجەستە لە ناو ئینسانەکاندا نەبی بەڵام لەگەڵمان بژی